لە کاتێکدا هاوڵاتیانی تایوان خۆیان بۆ فیستیڤاڵێکی گەورە ئامادە دەکرد کە 4 ڕۆژ پشووی ڕسمی لە وڵاتەدا و سەردانی دوورگەکانی ڕۆژهەڵاتیان دەکرد، بەڵام ڕۆژی 2 مانگی 4 بۆ تایوانیەکان بووە خوێناویترین و کوشندەترین ڕۆژ بە درێژایی چەندین دەی ڕابرد و لە مێژووی هاتوچۆی ئەو وڵاتەدا لە تونێلێکی ناوچەی هوالین لە خۆرهەڵاتی ئەو وڵاتەدا لە ئاکامی دەرچوونی شەمەندەفەرێک لە ڕێڕەوەکەی 51 کەس گیانیان لەدەستدا و نزیکەی 150 کەسیش بریندار بوون کە برینی بەشێکیان سەختە. بەرپرسانی فریاکەوتن و ئاگرکوژێنەوەی ئەو وڵاتە ڕایان گەیاند شەمەندەفەرەکە لە 8 ڤاڵگۆن پێک هاتووە و زیاتر لە 480 سەرنشینی هەڵگرت بوو. کاتێک ویستویەتی لە ناوچەی هوالین بچێتە تونێلەکەوە، خۆی کێشاوە بە بارهەڵگرێکدا کە لە نزیک تونێلەکە پارکراوە و شەمەندەفەرەکە لە ڕێڕەوەکەی دەرچووە. بەهۆی بەهێزی بەرکەوتنەکەەوە 5 ڤاڵگۆنی یەکەمی شەمەندەفەرەکە لە کۆنتڕۆڵ دەرچووە و شەمەندەفەرەکەش بەر دیواری تونێلەکە کەوتووە. لەو ڕووداوەدا شۆفێری شەمەندەفەرەکە گیانی لەدەستداوە و هاوڵاتێکی فەڕەنسی و 2 هاوڵاتی ژاپۆنی گیانیان لەدەستداوە. گەڕان و پشکنینی تیمەکانی فریاگوزاری بەردەوامە و پێدەچێت ئاماری قوربانیەکانی ڕووداوەکە زیاتر بەرز بێتەوە. ساڵی 2018 لە تایوان شەمەندەفەرێک بە 366 سەرنشینەوە لە ڕێڕەوەکەی دەرچوو بۆ هۆی گیان لە دەستدانی 18 کەس و برینداربوونی 160 کەسی دیکە.